پارتی دەرگایەکی تری بەڕووی گرژیەکانی نێوان خۆی و یەکێتیدا کردەوە. وێڕای ئەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لەسەر چەند بابەتێک گرژی و شەڕێکی میدیای سەخت لە نێوانیاندا هەیە و پەرلەمانتار و سەرکردە و وتەبێژی هەردوولا بە توندی هێرش دەکەنە سەر یەکتر. پارتی جارێکی تر دەرگایەکی بەڕووی گرژی نێوان خۆی و یەکێتیدا کردەوە و پێدەچێت ئەم گرژیانە بچنە قۆناغێکی نوێوە و لەسەر ئاستی باڵاتر ململانێ و توندیەکان بەدەربکەون. لە کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی پارتیدا کە باز لە دوایین ئەنجامەکانی هەڵبژاردن و گۆڕانکاریەکانی کورسیەکانی سنووری هەولێر و مووسڵ کراوە، مەکتەبی سیاسی پارتی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و وێڕای ڕەتکردنەوەی گۆڕانکاریەکانی ئەنجام بە کۆتاییەکان کە ڕاگەیاندراون بە توندی هێرشی کردە سەر هەرێک لە سەرۆک کۆمار و سەرۆکی دەستەی دادوەری عێراق و ئەوانی بە هۆکاری ئەو گۆڕانکاریانە ناوبرد کە کۆمسیۆن لە ئەنجامەکاندا کردوویەتی. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە پاش تانەدان و سکاڵاکردنی ژمارەیەک لە هێز و لایەنی سیاسی و کاندیدەکانی هەڵبژاردن پێداچوونەوەی بە دەنگی ژمارەیەک بنکە و وێستگەی هەڵبژاردندا کرد و سەرنجام بە وتەی کۆمسیۆن ساختەکاری و گۆڕانکاری لە دەنگەکانی ئەو وێستگانەدا کراوە و لە دوای ژماردنەوەی دەستی دەنگەکان ئەنجامەکان لە بەرژەوەندی ژمارەیە کاندید گۆڕانکاری تێدا کراوە. لە ژمارەیەکی زۆر لە بازنەکانی دەنگدان لە تەواوی عێراق گۆڕانکاریەکان ڕوویاندا و ژمارەیەک کاندید لە دەرچوون دوورخرانەوە و ژمارەیەکی تریش چوونە شوێنەکانیان لە پاش ژماردنەوەی دەنگەکان بەدەست. لە نێو ئەو ژمارە کاندیدەدا کە گۆڕانکاریەکان دەیانگرێتەوە و یەکێکیان پارێزگای هەولێر و ئەوی تریشان لە پارێزگای نەینەوەیە کە هەردووکیان کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بوون. هەرزوو وتەبێژی پارتی هاتە قسە و ڕای گەیاند بەپێی ئەنجامە کۆتاییەکانی کۆمسیۆن دوو کورسی حزبەکان بەتاڵان و بۆ بەرژەوەندی هێزێکی سیاسی براون و ئەوان ئەو ئەنجامانە قبوڵ ناکەن. لە بەرامبەردا وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان کە گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی کاندیدەکانی ئەوانن وەڵامی وتەبێژەکەی پارتیدایەوە و ڕای گەیاند ئەوە شایستی خۆیان بۆ و لە پاش ساختەکاری و دەرکەوتنی گزی و دزی لەو دوو بازنەیە مافەکەیان بۆ گەڕاوەتەوە و کورسی هیچ کەسی تر نییە و پێشتر بە ساختە و دزینی دەنگ ئەنجامەکان ڕاگەیەندراون. لە پاش تەنها 24 کاتژمێر لەم لێدوانانە مەکتەبی سیاسی پارتی کۆبوونەوەی خۆی ئەنجام دا و ڕای گەیاند پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە پاکی و دیموکراسیانە بەڕێوە چوو تا ئەو کاتی بە بڕیاری سیاسی و دەستێوەردانی سەرۆک کۆمار و سەرۆکی دەستەی دادوەری ماوەی تانە لێدانەکان بە نایاسایی درێژکرایەوە بە مەبەستی دەستکاری ئەنجامەکان لە بەرژەوەندی هەندێک لایەنی دیاریکراو. ئەمە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا وێڕای سکاڵاوتانی ژمارەیەک لە کاندیدانی هێز و لایەنەکان و خستنە ڕووی ژمارەیەک بەڵگەنامەی ساختەکاری کە بە وتەی ئەوان لە سنووری بازنەکانی پارێزگای هەولێر ئەنجام دراون. خودی مەسعود بارزانی سەرۆکی پارتی و مەکتەبی سیاسی ئەو حزبە و بەرپرسانی باڵای هەرێم پیرۆزباییان لە گەلانی عێراق کرد بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگرد و دوور لە ساختەکاری. بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوودا پارتی تانە لە ئەنجامەکان دەدات و باسی تۆمارکردنی سکاڵای یاسایی لەسەر کۆمسیۆن دەکات لە دادگای فیدراڵی و لەو نێوەندەشدا یەکێک لە سەرکردەکانی یەکێتی باز لەوە دەکات پارتی ئەم هەڵبژاردنەی بە پاک و بێگرد لە قەڵەمدا هەر لە سەرەتاوە بەڵام کە گۆڕانکاریەکان بە زیانی ئەو شکایەوە جەنگێکی مەغلوبە ڕادەگەیەنێت. ڕەنگە لە دوای ئەم ڕاگەیاندراوەی مەکتەبی سیاسی پارتیەوە ئیدی پەیوەندیەکانی نێوان خودی سەرۆک کۆمار و یەکێتی لەگەڵ پارتیدا بچنە قۆناغێکی نوێوە و گرژەکان زیاتر بن و ئەو ڕێگەیەش کە باز دەکرا یەکێتی و پارتی پێکەوە دەگەیەنێتە بەغداد بەرەو کوێربوونەوە بچێت. بەشێک لە چاودێران پیان وایە پارتی هێندەی خەمی لە دەستدانی دوو کورسیەکەی پەرلەمانێتی چەند هێندا لە خەمی ئەوەدایە ناوی بە ئەنجامدەری ساختەکاری و دزینی تەنگ تۆمار بکرێت لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و چاوی ناوەندە جیهانی و نوێنەرایەتی وڵاتان بەو شێوەیە بچێتە سەر ئەو حزبە کە کۆمسیۆن ڕای گەیاندووە بەهۆی ساختەکاریەوە دەستکاری ئەنجامەکان کراوە.